بە یارمەتی هاوکارانم گەشتێکی نوێی هەواڵە هونەریەکانتان پێشکەشەکەم. دیسکی هونەری کورسان نیوز بەردەوامە لە ڕووماڵکردنی نۆیەمین فێستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی دووەک بۆ ئەو مەبەستەش میوانداری هەردوو بەڕێز کاک وعدمان کردووە لەگەڵ ئەژین خان بەخێر بێن. سپاس بۆم دەرفەتە. کاک وعد با سەرەتاوە لە تۆوە دەست پێ بکەم وەکو لیژنەی ئامادەکاری فێستیڤاڵ باسی هەنگاوەکانمان بۆ بکە کە تایبەت بە ئامادەکاری تایبەت بە هۆڵەکان چەند هۆڵە نمایشەکان کاتەکانی. بەڵێ پێشێکی ئێوە زۆر بەخێر بێن بوو دووک حەز دەکەم بە بادینی قسە بکەم ڕەنگە سۆڕانیم زۆر تەواو نەبیتن دەست پێکی گەلێکی هیم خێراتن وەکو ستافێ کەناڵێ کوردستان زۆر پێخۆشین ئەڤە گەڕا نەهەمینە یا فیلمە فێستیڤاڵە دووکە یا نێودەوڵەتی ساڵانەک و پێش وەخت ئامادەکاری تێنەکردن بۆ فیلمە فێستیڤاڵێ هەم مەجاڵێ وەرگرتنا فیلمەدا هەم جیت ئامادەکاری و ڕێکخستنێت هۆڵەدا ئەف ساڵە خۆشحالی وەکو مژارە فیلمە فێستیڤاڵێ سەر ئاوارایە گومە هۆڵەکە دژی ژێ هۆڵێن فیلمە فێستیڤاڵێ زێدەکرینە گو یەکیشوان ئەم بێژینە هۆڵە دووک مۆڵک و دانێ سپێدێژی وەڕۆساژی ئێڤاریاژی فیلم لێرە لێ تێنە نیشاندان هەروەسا هۆڵانوکە من نافدا بێژنە هۆڵە کۆنفرانسە کو هۆڵە سەرەکییا فیلمە فێستیڤاڵە کو ئەم بێژنە جەرگێ فیلمە فێستیڤاڵەیە لێرەژی دەمێ بەیانیان کو بێژین پەناڵ لێ تێنە ئەنجامدان دیساژیل دانێ ئێڤاری دوو وەختە کوت بێژین دەم ژمێر 4 بەلا دەم ژمێر 4 و دیساژیل دەم ژمێر 6 و سەر داوێرێژی فرم لێ تێنە لێدان هەروساژی هۆڵە کادیمەیە هەیەکوان بێژینی هۆڵە کەمپێت ئاوارانە ماسترین کەمپا ئاوارەل پارێزگا دووکی کوان بێژینە کەمپا دومی سەلوێرێژی ما هۆڵە کە تایبەتدانە ڕۆژانە وێرێژی فلم بوو ئاوارا لێ تێنەدانان ژبەر و مژارە مە یا ئەف ساڵە یا تایبەتە سەر ئاوارا کاک وعد چەند هۆڵە کۆی گشتی چەند هۆڵ ئامادەکراوە هەم بۆ پانێڵ هەم بۆ نمایشکردنی فیلمەکان ئەگەر هۆڵێت نیماشکردنا یەت هۆڵێت نیشاندانە فیلمە سێ هۆڵێت سەرەکینە سەر بەلێ بەس هۆڵە دووک مۆبخۆ تێتە هەژمارتن یەک هۆڵە بەڵام سێ ساڵێت نیشاندانە فیلمایت نەفداین ئەو گەل هۆڵەکە ئەنجامدانە یا پەناڵایە بەڵێ کاک وعد بۆ نمونە ئەمڕۆ چەند فیلمێک نمایش دەکرێت جارێک کرد نمایش ئەکرێتەوە لە کاتێکی ترە بۆی بینەر بتوانێت زۆربەی فیلمەکان ببینێ بەڵێ ڕێکخستنەکە وسایە هاتیە بە جۆرێکە کە بینەر بتوانێت ئەمڕۆ فیلمێک ببینێ ئەگەر فیلمێکەکە نەبینێ سپێنێ جاریشکە دەرفەت هەبێ ببینێ ڕێکخستنەکە وسایە هاتیەکردن یعنی بۆ نمونەکە بژمەتە فیلمی ئۆپنینگێ فیلم بیکا بارانی بول ئۆپنینگی ژیە هاتیە نیشاندان ڕەنگە هۆڵێت مێ دژی بێتە نیشاندان بەڵێ ئێمە لە ئەژین خان دووار بەخێر بێ ئەژین تۆ هەم پانێڵەتە بوو لە فێستیڤاڵ دوێنێ هەم وەکو دەرهێنەریش فیلمت هەیە کورتە فیلم با جارێ لە پانێڵەکەەوە دەست پێ بکەین پانێڵەکە دوێنێک کە پێشکەش کرد ئەگەر بە کورتی باسی پانێڵەکەمان بۆ بکەین بەڵێ پانێڵەکەی دوێنێ باز لە باسی لەو کێشە و بەربەستانە ئەکرد کە گەنجە فیلم سازەکان ڕوبەڕووی ئەبنەوە کاتێکە ئەیانوێ پرۆژێک دروست بکەن و من لەگەڵ دروستکردنی فیلمە بەڵێ لە کاتی دروستکردنی فیلمێکا تۆ وەکو گەنجێک کێشەیەکت ڕوبەڕوو ئەبێتەوە یاخود ئایا ئەتوانی تۆ گەنجەکان بای ئەوە سوپۆرت کراون کە بتوانن فیلم دروست بکەن لەبەرەوە پانێڵەکە بەگشتی باسی ئەو بوو من لەگەڵ دوو هاوکارم ئێمە پانێڵەکەمان پێشکەش کرد کە هەر کەس هەرێک لە ئێمە باسمان لەو کێشانە کرد کە ڕوبەڕوومان بۆتەوە کاتێککە فیلممان دروست کردەوە وەکو دەرهێنەر و کۆی گشتی پانێڵەکە بە باشی بەڕێوە چوو و میوانەکانیش پرسیاری زۆر باشیان کرد و بەگشتی باز لەو ئەکراکە یەکێک لە خاڵەکانی ئەوەی کە کاتێککە فیلم ساز فیلمە دروست بکە یەکێک لە خاڵەکانی نەبوونی بودجێتە کە پارێکی گونجاو و پارێکی باش نییە بۆی کە تۆ فیلمەکە دروست بکەی ئەوە کێشێکی سەرەکی ئەوە یەکێکە لە کێشە سەرەکیەکە بەڵێ هەم بۆ گەنج هەم بە شێوەیەکی گشتی و یەکێکی تریش لە خاڵەکان کە پێویستە ئێمەی گەنجانەوە بە گشتی ئەوەی کە لە بواری فیلمایشەکە فیلم سازەکان بیرۆکی گونجاویانە بێ خود بیرۆکەکەیان بای ئەوە بەهێز بێ کە بتوانن بازارێکی بۆ بکەن هەرچەنەش کورتە فیلمیش بێت کە ئێمە ئەزانین کورتە فیلم وەکو فیلمی درێژ نییە کە بتوانیت تیکتی پێ بفرۆشیت و پارەکەی بگەڕێنیتەوە ئەتوانین لە فستیڤاڵەکان نمایشی بکەیت و بەگشتی باسی لەو ئەکرد پانێڵەکە باسی ئاستەنگەر کرد تۆ وەکو کچێکی دەرهێنەر وەکو گەنجێک
تا چەند توانیتە زاڵی بەسەر ئەو ئاستەنگانەیە لە پرۆسی دروستکردنی فیلمە تا چەند توانیتە زاڵی بەسەریە ڕاستەکەی من هەر وەکو کەسێک کە خولیام فیلم سازی قساکەم نەوەکو کچێکنەوەکو گەنجێک هیچیان ئاسان نییە کردنی فیلم و ئێمە من دەرچوی کۆلێجی هونەرم بەشی سینەما ئەنی ئەکادیمیانە کەمێک شارەزای بەڵێ وەکو بەڕێزیشتان بەڵام هەر ئاسان نییە دروستکردنی فیلمانی لە یەکەم شت کە گرنگێت و ئەبێ بیرۆکێکی زۆر باشە هەبێ ئەژی بە پرسیارشکە لێ بکەم لە دروستکردنی فیلمە قۆناغی ئامادەکاری زۆر قورسترە بەلای تۆیان قۆناغی وێنەگرتن بۆ نمونە وڵی پرۆژێکت بۆ پرۆژێکت کەوتووە بەڵێ بەڵام ئەگەر تۆ لە قۆناغی پری پرۆدەکشنال ئامادەکاری شتەکانت باش ڕۆی ئەکیدم کە ئەو کاتێک دەست ئەەکەی بە شووتینی ئیشەکەت کێشەکانت کەمترە لەوەی کە تۆ لە کاتی ئامادەکاریە هەموو شتێکت حاضر نییە و تۆ تیمێکی زۆر کۆ ئەەکەی تۆ ئەچیتە سەرسێد ئەکیدم کێشەکان زیاترە لەبەرەوە زۆر باشترە کە تۆ ئامادەکاریەکانت مەزبوط بێت ئەو کاتە سەرسێتت ئاسانتر ئەڕات زۆر ڕاستە کاگوات بڵێ ئەمێ پرسم تا چەند فێستیڤال هەماهەنگی لەگەڵ دەستگاکانی ڕاگەیان ناکردووە هەڵبەت ڕووماڵکردنی فێستیڤال بەشتێکی گرنگە تۆ چۆن ڕووماڵی فێستیڤال بکەیت چۆن هەماهەنگی لەگەڵ دەستگاکانی ڕاگەیان نا بەڵێ وەکو فیلمە ڤیستاڤال مە بخوب بەشی ڕاگەهاندنێ هەی وەل پێش وەخت ئەف بەشی ڕاگەهاندنێ چەند لیژنێکەیە هەڵبەت لیژنێ ڕاگەیانیش کاری خۆیەکە بەڵێ بەشێ ڕاگەهاندنێ مێ هەی پێش وەخت هەماهەنگی و دیساژی پەیوەندیت گەل کەناڵێت ڕاگەهاندنێت کەتن و بەی دوو دلیڤە و مە پێ باشە هەمی دەستگایت ڕاگەهاندنێ بێم جێ خۆ ناف فیلمە ڤیستاڤاڵا دووکێدا ببینن وەکو تو دبینی بخۆ خۆشیت ناف ساڵێدا مەجێ تایبەتێدا هەر کەناڵێکی بهێتن حەز بکەت کار بکەت و ئارمانجا مەژێ ئەوەکو پەیوەندیت مەت گەل کەناڵێت ڕاگەهاندنێ تایبەتی بوو فیلمە ڤیستاڤاڵا دووکێ مە ئارمانجاکە گەلەکە یا قوت یا هی و ما پی باشه جی دستگاه ما ترانگاندنی هر چنده یعنی تقصیر نکن هر چنده جی رجع کا گله کا باشد لی ما پی باشه زیاده ترو و پتر گرینگی بدن ویستاوالت ویشیوی کاک وعد پیشوازی بینران شونه حالا کن پیشوازی لفیلم کن بونم بینر پیش فیلم ویستاوالا دهو که کو اوگران نهیه در باز بیتن افریقا یعنی افساله دا کو همزانی کو موندیال جهانی هی ما پیش بینید کرد کو رنگ زیان بگیرد کاریگری نبود که وعد آخر موندیال و بحث ولد کم اول کو افریقا روجا سیه از دبینم راستیجی کو فیلم ویستاوالا دهو که بینر خوی تایبتی هی برهنده ام نابینین هیچ کاریگریه که لسر ها بیتگرن هر چند تایمت ما و تایمت موندیال رنگت گلک جارادات گل اقدانه بس راستیجی کو تو بینی هولت مت فیلم سینما دهو که کو راستیجی ام بینین چه کاریگری نبویا و بینر خوی تایبتی هی ام بوی نقطه گلکت کیف خوش بله اجین بله اما پرسم کاتی و ناتو اما بیلو کینو چون بازار بۆ فیلمان بدۆزینەوە یاخود بتوانین لە پەراوێزی فێستیڤاڵەکانە کار بۆ بە بازارکردنی فیلمەکانمان بکەین ڕاستە ئەوە گرنگترین شتە کە ئێمە بیلۆ بکەینەوە کە بازارێک بۆ فیلم دروستکەین لە پەراوێزی فێستیڤاڵەکانە تۆ لە پەراوێزی فێستیڤاڵەکان ئێستا پرۆژەی نوهات پرۆژێکتێکەیە کە فستیڤاڵی دۆک ئەمە دووەم ساڵە ئەیکەن گەنجان تیمێک دروستەکەن دوایە پیچی ئایدیاکانەکەن بیرۆکەکەیان باس ئەکەن و فەند وەرەگرن لە فستیڤاڵی دۆهۆک یاخود ئەو کەسانی کە سپۆنسەرن ئەوە بەپێی پلانی ئەو ساڵەیە بەڵێ ئەوە شتێکی زۆر باشە و بەگشتی لە دەرەوەی کوردستان لە فستیڤاڵەکانی دەرەوە بەڵێ بەشێک هەیە کە مارکێتینە بۆ مارکێتینە بۆ فیلم لە فستیڤاڵەکە هەیە کە فیلم سازەکان ئەوەی گرنگە بەلایەنەوە کە بچن بۆ مارکێتینی فستیڤاڵەکە دەفەتەیە تۆ فیلمەکەت بناسی بەڵێ پرۆدیوسەری باش ئەناسی ئەو کاتە ئەتوانیت فیلمەکەت پاری بۆ پیا بکەیت بەڵام لێرە تاسە نەگەیشتۆتەوە قۆناغەنەکە بەڵام ئەو ئەتوانین بڵین لە سەرەتاییان هەر نەگەشتوین وڵی لە سەرەتایی نەبەروی ئێستا پرۆژەی نوهاتێ باشە بەڵام لە سەرەتایی لە سەرەتگێتە ناوە وردە بەڵێ ئەی باسی فیلمەکەمان بۆ بکە تۆ هەڵبەت وەک باسمان کرد پانێڵە کتێب دوێنێ جگەلەوە کورتە فیلمێک شتەیە شۆرت فیلمەکەی ئێمە ناوی پاتس ڕێگاکانە ئێمە لەگەڵ
سێ لە هاوڕێکان ئێمە پار لە پرۆجێکتی نوهات لێرە بووین ئێمە توانیمان فەند وەربگرین هەم لە فستیڤاڵی دۆهۆک هەم لە فستیڤاڵی گۆتنبرگ لە سوید و ئێمە لە سلێمانیش توانیمان چەند کەسێک گۆک و سپۆنسەر بێنینە ناو ئیشەکە و فیلمەکەی پێ دروستکەین شۆرت فیلمەکەمان 11 خولەکە من لەگەڵ سێ لە هاوڕێکانم هێژوان ئالا تاژان پێکەوە کردمانم ئیشە لە پێشبڕکێ بەڵێ لە پێشبڕکەی کورتەفیلمی کوردیایە ئەم ساڵ بەڵێ ئەوە پێشبڕکەی بەشی کورتەفیلمیش ئەم ساڵ تۆزێک پێشبڕکێکە زۆرە زۆرە لەبەری هەمووی زۆر باشە و 15 شۆرت فیلمیشە جاران 12 دانەبوون ئێستا ئەوەنە کورتەفیلمەکان بەهێزن ئەم ساڵ بۆ بە 15 طبعا تا چێبڕکێ زیاتر بێت قورسترە بێت زۆر زۆریش دەمنیوای سەرکەوتن بۆ خوازم ئینشاءالله زۆر سپاسەکەم و کورتەفیلمەکە باز لە ڕووداوێکی ڕاستی ئەکات کە بەسەر خێزانێکی یەزیدیا هاتووە لە کاتی ڕاکردنیان لە دەست داعش بەڵێ سەرکەوتوو بی کاگوعەت تا چەند کاریگەری هەیە بۆ نمونە بۆتە نەریتێک کە ساڵانە فێستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی دۆک میوان لە دەرەوە بۆ نمونە ئەم ساڵ هونەرمەندانی سوید بانگێشکراون ئەمە تا چەند گرنگە بۆ ئێمە ئاڵوگۆڕی کللتور لەگەڵ هونەرمەندانی بیانی قسەکردن لە سینەما وەرکشۆپ تا چەند کاریگەری هەیە هەم لەسەر ئاسی فێستیڤاڵ هەم لەسەر پرۆسەی دروستکردنی فیلم لە کوردستان بانکێشکردنی ئەو هونەرمەندە بیانیانە خۆ ئارمانجت هەر فیستیڤاڵێکی نەبەس یا سینەمایە ئارمانجت فیستیڤاڵە تایبەتی بۆ هەندێنێک و ئاڵوگۆری و پەیوەندی دیگەل هەمی وڵاتێت جیهانێدا هەبن دیساژی گەل ئەکتەرات گەل هونەرمەندا خۆشحالی بەکوە فیستیڤاڵانە هەیە مێشای پرەکە هونەری پرەکە پەیوەندیە دیگەل کومەکە سینەماکارە دەرهێنەرە نەتنێت بوارێ پەیوەندیەدا بەڵکو ئەمە گەهشتینەت قۆناغێت بوارێ پێک بە کارکردنێژیدا گەلە کارێت هەڤبەشی تاتی نەکردن ئەتناف بینە هەرێما کوردستان و دیساژی وڵاتێت بیانیدا ئەکید ئارمانجێت فیلمە فیستیڤاڵێ هەر بۆ هەندێنە بۆ ئاڵوگۆڕکردنا پەیوەندیان دناف هەرێما کوردستانیشی ئیسال گەل وڵاتێت بیان کاک وعد چەند ساڵێک فێستیڤاڵ نەکرا چ بەهۆی قەیرانی دارایی بێت چ بەهۆی پەتای کۆرۆنا بێت کاریگەری هەبوو لەسەر ئاسی فێستیڤاڵ یان بە گوڕوتینێکی نوێەوە سەر لە نوێ دەست پێکراوە دوای قەیرانی دارایی و دوای ڕەوینەوەی مەترسیەکانی کۆرۆنا سوپاسی بە خۆشحالی بە و هەل بیداتە و فیلمە فیستیڤاڵ پشتەوانی لە هاتیەکریش لە حکومەتە هەرێما کوردستانی بە هیچ ساڵێکی حکومت ڕێگر نەبووە یان و بەروەزعی دارایی ڕێکمە نەهاتیەگرتن تنێ پەتا کۆرۆنایە نەبیتن گوف پەتایەکە جیهانی بووە و ئەکید کاریگەریە خۆ سەر نەبتنێ فیلمە فیستیڤاڵە دهۆکێ گشت فیستیڤاڵێت جیهانی دیساژی تایبەتیژی تەخا هونەری تایبەتیژی بەشێ سینەمایەکرینە ji ber ku xîlalî salekê da hiç bizaveka livînê nebûye yanî xub xwe te dîtin hemît mala da hatbûne gerentîkirin ew xweşhalî ve ku yanî li hingê jî sînemakarê parêzgeha dihokê bar bike ew filmê bûka baranê et wan qonaxet sext day hatiye çêkirin ئەژی پرۆژەی داهاتوو چی یان بڵێن هێشتا زۆر جارێ خیاڵت لای نمایشکردنی فیلمەکەتە لە فێستیڤاڵ و کە لە چێبڕچیایە یان پرۆژەی داهاتوو ڕاستی ئەوە ئەبێت ینی یەکێک لە خاڵەکانی فستیڤاڵ بۆ فیلمسازەکان ئەوەیە کە پێش ئەوی بچی بۆ فستیڤاڵە ئەبێت ئایدیایەکە دەبێت ئەبێ بیرۆکەیەک دەبێت لەبەرەوەی ئەم فستیڤاڵە چانسێکی باشە کە ئێمە خەڵکی تر ئەناسین و دەرفەتمان بۆ ئەڕەخسەک ئەتوانین فیلمی تر دروست بکەین لەبەرەوە بەدڵنیایی و بیرۆکەی کاری تر هەیە بەڵام ئێستا ئەم ساڵ ئێمە کورتە فیلمەکەمان تاوا بووە لە قۆناغی ئەوەی کە دیستربیوت بکەین بۆ فستیڤاڵەکان لەبەرەوە لە هەردوو خەتەکە یاری کار کاک وعد ئەژین سپاس بۆ ئەو دەرفەتە لەبەر کەمی ماوە نەمانتوانی قسەی زیاتر بکەین سەرکەوتوو بن دووبارە زۆر سپاسی وەژی زۆر بەخێر سپاس گەشتی هاڵ و نەریەکانمان پێشکەشکردن هەر شاد بن